لەگەڵتان بەردەوامین ئەچینەوە لای تەوەری سەرەتامان کە گفتگۆمان لەسەر کرد ئەویش تەوەرەکەی پێیوەستە بە شێوازی خواردن و وەرزشکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزانە. سپاس بۆ مامۆستا کارزان کاتە ئێستا لەگەڵمان ماویتەوە. مامۆستا کارزان یەکسەر ڕۆمە لای ئەوەی کە ئێمە چۆن بتوانین سیستەمێکی خواردنی باش بۆ مانگی ڕەمەزان دانین تاوەکو لە وەرزش دوور نەکەینەوە بڵێن بەخوای تر ئەو ژەمانەمان نەما خواردن بیخۆین ئیتر بە چ وزەیەکەوە بچینەوە وەرزش بکەین. مانگی ڕەمەزان دەرفەتێکی باشە بۆ یاریزانانەی یان ئەو خەڵکی کە دەوێت بێتن وەرزش بکاتن چێشی دابگرێ ئەوانەی کە دەیانەوێت چێشیان دابگرن دەتوان یانی بابرێن سیستەمی خواردنەکی پەیڕەو بکاتن لەگەر تەمرینکردنەکە ینی دەتوانی لەو مانگەدا ینی چێشەشی زۆر دابگری و دەرفەتێکی زۆر باشە لە بۆ چێش داگرتن بەس بەو شەرتەی کەوا سیستەمی خۆراکی چاپکە و خەویشی چاپکاتن ینی ڕێژەی کاربۆهیدراتی کەم کاتەوە ڕێژەی پرۆتینی بەرز کاتن ئەمە زۆر باش دەبێت بۆوانەی کە بیانەوێت چێش دابگرن و هەندێک یاریزانی شێجاروێت جیناتی بەقووەتە یان ئەوەندە هیلاکنی لە ڕۆژەکەدا دەتانی بابرێن پێش فتارێ بێتن تەمرینەکانی خۆی بکاتن بە نیو سەعات بە چەند دەقەچی بە خەفیفی ئەوە تاسیراتی زیاتریش دەبێتن لەوەی کە دوای بابرێنی فتارێ بێتن. باش مامۆستا کارزان ئێمە کات بمبورە قسەکەت ئەبڕم کاتی تریشمان هەیە بۆ وەرزشکارەکان لە کاتی مانگی ڕەمەزانە بوون منە کەسی وای دوای بەربانکردن ئەچێ کەسی وا هەیە بوون منە لە کۆتایی شەوا ئەچێ ئەمانە چ کاریگەریەک دروستەکات لەسەر جەستەی بەخۆی یعنی دوو شێواز هەیە هەندێک یاریزانەکان بابرین دەستەکی باشیان هەیە یاریزانی قەدیمن ئەوانە ینی دوای فتار بێن باشترە یان ئەو یاریزانانەی کەوابرێن سەرەتانە یان دەیانەوێت چێشیان دابگرن ینی پێش فتارشبی هەر باشە بەس فەرقەکە لێکوانە ئەوەیە ینی ئەوانەی کە سم جوانی دەکەن مەفروضە ینی ڕێژەی پرۆتینێکی زۆر بگرن کاربۆهیدراتی وەگرن ینی ئەوانە دوای فتار بێن باشترە. لەگەڵ هاوکارم سەحەروت وتم پرۆگرامێکم بۆ خۆم داناوە لە بەروی ڕۆژانە خۆم کاژمێرونیەکم هەیە بۆ وەرزشکردن بەڵام ئێستا کە مانگی ڕەمەزانە و ئینشەڵڵا خوا قبوڵی کە هەمومان بە ڕۆژوین لە ئێوارانە ئەزانم کە باشم هێزێکم پێیە بەڵام ئەو کورسەی کە هەما تۆزێک کێواشترم کردوەوە ئەمە بۆ من و بۆ هەمووانی کە ئێستا کە پێش بەربانگ وەرزشەکەن ئەمە تەندروستە ئەگەر بە پێی توانای خۆمان بتوانین وەرزش بکەین و ئیتر خۆشمان زۆر هیلاک نەکەین و بەڵام وەرزشەکەش پشتگوێ نەخەین. باشترین شتە ئەتوو شەرنی ئەتوو وەکوەوەی پێش ڕەمەزان یان دوای ڕەمەزان ئەتوو بتانی لە ڕۆژێکا دوو ماسوولکە تەمرین بکەیت یان سێتەکانی بابرێن 4 سێتی بیتن ئەی دەتوانی بکەیە 3 سێتی تەمرینەکان وەزائیدەن ینی لە دوو ماسوولکەش بیکەی یەک ماسوولکانی بتانی بە نیو سەعات بە 40 دقیقە ینی تەمرینێکی باش بکەیت و ئەمتانی هێز لەدەست نەدەیت لەوە مانگی ڕەمەزاندا ینی ئەتوو ئەگەر بتانی ڕاش بگری ئەوانەی کەوە یاریزانی کۆنن ینی ماسوولکەیان هەیە ینی لە بۆ بەدی بڵدینگ یاری دەکەن بیانەوێت جەستیان ڕابگرن ینی شتێکی زۆر باشە ینی زۆر دانابەزی و هەم هێزەکەشی دەست ناداتن ینی بکاتە 3 سێتی و وەزائیدەن ئەگەر دوو ماسوولکەش بزانی جەستەی تەقەبول ناکە ینی هیلاک دەبێتن لە دوو ماسوولکەی بیکاتێک ماسوولکە باشترە. باشە یەک خاڵی تر هەیە ئێستا لە پاڵ ئەمانەیە ئەو گرفتی کەم ئاویەکەیە چون زۆر جار ئێمە وەرزشکارەکان نەیبینین هەر دەبەی ئاویان پێ بەردەوام خەریکی خواردنەوەی ئاون بۆی کە دەستیان ئەم گرفتی کەماوی بۆ دروست نەبێ بەڵام لەم مانگە پیرۆزەیە بەتایبەت ئەگەر پێش بەربانگ بێن بێگومان لانێ ئەمە گرفتێک بۆیان دروستکە بەڕێزت ڕێنمایی چێ بۆ ئەوەی کە ئەم تینویەتی هیچ کاریگەریەکی نەرێنی لەسەریان دروست نەکە. بە قورآن ڕێنماییەکە چێ ینی جاروێ هەیە یاریزان هەیە مۆزەفە کارمەندە یان دەوامی حکومی هەیە ینی ئەوە ناتوانانی پێش فتار بابرێن ڕاضەکە بێت لەبەر ئەوەی دەستەی زۆر هیلاک بووە وزەکی زۆری سرف کردیا ینی تەسیراتی دەبێت لەسەر کلیەکانی ینی باشترین کات ئەوەیە ئەوانەی کەوا کارمەندن یان مۆزەفی حکوومەتن یان ئیشوکاریان هەیە کەسابەتیان هەیە ینی دوای 2 ساعات دوای بەربانگ بتان وەرزش بکەن دۆ ئەوەی زەخت نەکەوتە سەکلیەکانیان یان زیاتر دەستیان هیلاک نەبیتن چکە لە ڕۆژەکەدا ینی 8 ساعت کاری کردووە یان 6 ساعت کاری کردووە ینی دەستەی زۆر هیلاکە ینی بۆ شێوە ینی بۆ هەموو کەسێک گونجاو نییە بەس کەسێک هەیە ئیسراعاتە بابرێن 40 دقیقە یان ساعاتێک پێش فتار دێتن تەمرینەکانی خۆی دەکات تەمرینە هەواییەکان دەکات کاردیۆیەکان دەکات ئیسپادەی زۆر باش لێ دەکاتن بەس ئێمە وەکو ئەوانەی بەدی بڵدینگ عادەتەن ینی هەمویان کە بابرێن 2 ساعت دوای ناخواردن دەست بە وەرزشکردن دەکەن. زۆر باشە مامۆستاکەواتە
دوای ناخواردن ئەگەر ئێمە ساعات نزیک ئێستا نزیک 6:56 ئەوانە بانگەیات ئیتر هەتا 6:30 خواردن تەواو بێ بۆ نمونە ساعات 8 ئیتر 8:30 بتوانین بچین بۆ وەرزشکردن باشە لەبەرەوەی کە ئیتر زۆر کەسی شێچێ بۆ تەرایە ئەوش بۆ خۆی جوڵەیەکە خواردنەکە هەزمە بێ ئیتر دوای بتوانی بچی بۆ وەرزشکردن بەڵام زۆر کەسمان هەیە مامۆساڵێ لەبەرەوەی هۆڵەکە زۆر قەڵەباڵغ نەبێ هەر دوای ناخواردن خێرا ڕێخۆیەکا بە هۆڵەکە هەستەکەی لەشی داهێزراوە هەستەکەی هیلاکبوونێکی زۆری پێوە دیارە هەستەکەی سکی ئاوساوە و بەردەوامیش ئەم ئاوە ئەکا بەسەریە ئایا ئەمە تەندروستە سوود لە وەرزشەکە بینێ و زیان بەخۆی ناگەێنێ والله سوود بۆ وەرزشەکە نییە ینی بەعکس لەوانێ زیانیشی هەبیتن لەبەر ئەوەی ئەو یاریزانە کە نانەکی زۆری خواردووە لەوانێ سیستەمی خواردنی سانە کردیا ڕێژەی شەکری زۆر وەرگرتیە لە شیرینیەکان ڕێژەی چەوری وەرگرتیە ینی ئاوی زۆر خواردیا ینی جسمی لەوانەیە بەلایانی کەم سەحاتێک 2 ساعت 2 ساعت ئەو جەستە هەتا بتوانێت ئەو خواردنی هەزم بکە ینی خۆم یاریزانمەوە بە دوێنێ یاریزانەکەم هاتووە تا وەرزش دەڵێ پشتی سرم دێشی دکتۆرمان هەبوو پرسیارمانە دکتۆرە سەبەبەکەی چیا گوتی ئەوە کەنانەکەی زۆری لەسەری خوارد ینی فشاری خینی بەرز بووە ینی تقریبا سەحاتێک دوای فتارێ هاتبوو بەس ینی هێشتا کاتەکە کەم و ینی جەستەوی نەیتوانێت ینی ئەو خواردنە هەزم کاتن خواردنەکەشی وەکو تەندروستنەوە ینی ڕێژەی کاربۆهیدراتێکی مەزبوط وەگری یان ڕێژەی پرۆتینێکی مەزبوط وەگری یان هەر ئاوەکەی خواردی و شیرینی خواردی و ئەوجە خواردنەشی ناتەندروستی خواردی ینی بۆ شێوازە هەتا فشاری خینی بەرز بوو پشتی سەری دێشە ینی دکتۆر پرسیارمان لێ کردو لە قاعە بوو گوتیەوە سەبەبی ئەوەیە کە خواردنەکی زۆری خواردووە مەجالی نەداوەتە خۆی ینی لەو شێوازە دروست بووە بۆیە یاریزان ینی مەفروزە ینی 2 ساعت ینی 2 ساعت و نیو ینی 2 ساعت بەلایانی کەم بین بیتن لەگەڵ ناخواردنەکە دوی بتوانێت ئیسپادە بۆ وەرزشکردنەکە بکە ینی جەستەکەی بەهێز بیتن ئەو کاربۆهیدراتی وەگری ئەو پرۆتیناتی وەگری بتانی ماسوولکەکەی ینی ئەگەر زیادیش نکاتم بتانی لە مانگی ڕەمەزاندا ڕای بگری لۆ ئەوەی جەستە و لار و لە شولاری تێک نەچیت و هێزەکەشی لەدەست نەدات باشە ئەی کەواتە ئەمان چۆن بەربانگ بکەنەوە بەربانگ ینی یاریزان حەدەتەن ینی دەبی ڕێژەی خواردنی خۆی بزانی ینی ئەتوو جەمەکانت کەم بووە لە مانگی ڕەمەزاندا ینی ئەتوو لەوانەیە یاریزان هەبووە 5 جەمی خواردیە یاریزان هەبووە 4 خواردی یاریزان هەبووە 7 خواردیە ینی هەبووە 3 ساعت جارێکلانی خواردی هەبووە 5 ساعت جارێکلانی خواردی ئێستا ڕێژەی خواردنەکە ینی ئەگەر بتوانی زۆر بە مەزبوطی بکە ئەگەر 3 جەم بخوات ینی جەمەک وەختی ئیفتارکردنەوەکە ینی دەبی چی بکاتن ڕێژەی کاربۆهیدراتە چی باش وەگری لەگە پرۆتین ینی لە شیرینی و لە فاتی دوورکەویتەوە لۆی هەم جەستەی بەهێز ببینێتەوە و هەمتانی ینی تەمرینێکی باش بکاتن جەستەی قورس نەبیتن ینیتن چکە خواردنش تەندروست بخواتن ینی ناتان ریاضەکەش ینی ئەوەندە تەمبەڵ دەبیتن بۆیە باشترین ئەوەیە ینی کاربۆهیدراتێکی پێویست زۆر بگریتن ینی لەگەر پرۆتینەکەی وەزایدن دوای تەمرین حینەن جەمێشکە وەرگریتەوە بابرێن دەبتە ساعات دەیشەوی ئەوانە و ساعات بابرێن 2 یان لەبۆ پاشێوش جەمەشکە زۆر دەگریتن دەبتە 3 جەم ینی ئەو کاتە دەتوانی ینی جەستەی ئەگەر زیادیش نکاتن دەتوانین ڕابگری و هێزەکەشی لەدەست نەداتن باشە مامۆستا هەر ئەو خواردنەی ئێواران کە لەسەر سفرەکە بۆماندانراوە خوانی بڕێ ئەتوانی خۆبەشیکەین بەسەر شەوکە وەکو بەڕێزت ئاماژۆ ینی بۆ نمونە لە سەعات 6 با تۆزێ برنج و تۆزێ گەر خۆیان مریشک بوو گۆژ بوو لەگەڵ شلەکەیە ئەمە بخۆین لەگەڵ سوپەکەی کامان لەسەری بۆستین و هەتاوەکو جوڵانەمانەکەین دوای ئەوەیەم بۆ ڕاهێنانەوەی کە بەڕێزە ئاماژۆ پێکرد دوای ڕاهێنانەکەی مۆ ژەمێکی کە وەرەگرم ئەمەیان بازەڵاتە بێت و سنگی مریشک بێت و کۆمەڵێک لە سەڵزەوات بێت ئەمە واز لێنەمیتر لەوانەیە پێویستم بە پشوو بێ دەتوانین ژەمی سێمانە بێت لە پارشێوە زۆر کەسێ پارشێو ناکای کاتە سەعات 11 یان 1 و 2 ئیتر ئەوەش 1 و 2کە هەندێک کەسێ یاڵێ بۆی لە کۆمەڵە تینوێتی و برسێتی ئەچێ بەرامبەر ئەو خواردانەی کە ڕێژەیەکی پرۆتینێکی باشی تیا و وزەیەکی باشی تیا بە تایبەتی هێلکە گوێز بادەم ئەمانە ئەخوا لەگەڵ سەوزەیەکی باشە دوورەکەوێتەوە لە خوێ و ترشی و تونی و ئەم بابەتانەی تر ئەمە تا چەند گرنگە ئەم بەشکردنەمان هەبێ بۆی کە بتوانین ڕۆژەکەمان بە باشی بەڕێکەین و هیچ گرفتێکمان بۆ دروست نەبێ و وزەیەکی باشیشمانە بێ ئەم شتانەی تۆ باس کرد ینی هەمووی زۆر باش بوو ینی یاریزان ئەگەر بەو پلانەی نەکاتن ینی سەرکەوتو نابی یان دەتوانێت لەو مانگ ڕەمەزان لەوانەیە 4 کیلۆ 5 کیلۆ ماسوولکەی دابنێ ئەویش لە بۆی زۆر لەوانەیە بە 6 مانگ خڕی نەکرد بێتەوە ینی بە 6 مانگ ماسوولکەی دروست نەکردی بۆیە ئەوەیە تو باست کرد ینی هەمووی مەزبوط بوو بە ڕێژەی پرۆتینێکی باش وەگرین ڕێژەی کاربۆهیدراتێکی باش وەگریتن ینی
ئەوە دەبتەهۆی ئەوەی کەەوە هەم جستەی لە شولاری تێک نەچێتن و هەم هێزەکەشی لە دەست نەداتن. باشە مامۆسا ئەمە بۆ کەسی ئاسایی کە وەرزشەکە لە پێشەکێکەشا لەگەڵ هاوکارم سەحروتم ئێستا بۆ ئەو کەسانەی بینەری ئێمەن و گویان لە ئێمە وەرزشەکەن و ماشەڵیان لێبێ وەکو جەنابەت ئەوە ئەزەڵەیەکی باشیان هەیە و ڕۆژانە چەندین تاواکەری خۆراکیش لەوانەیە پێویستیان بێ بەکاربێن. ئێستا ئەوان کێشەیانە ئەو پرۆتینی لە کوێ بخوات بۆ نمونە ئەوانەی تاواکەری خۆراکی ترە پێداویستەکان کە ئێوە بە کۆرس دەینووسن لە کوێ بەکاری بێنێ ڕێنمایی تۆ چێ بۆ کەسان؟ والله ڕێنمایی من ئەوەیە یعنی زیاتر بابن لە سەپلیمنتەکان تەواوکەری خۆراکی یعنی ئەتا بتوانێت دوورکەیتەوە لە ماگەی باشترە لەبەر ئەوەی کلەی ئەزیێت نەداتن جەرجی ئەزیێت نەداتن چونکە ئەتو ئاوت بەبێ پێویست نیە ینی هەر شتێک هەر سەپلیمنتێک هەر شتێک تەواوکەرێکی پرۆتینی بەکاربینی پێویستی بە ڕێژەکی زۆری ئاوە ینی کریاتینە پرۆتینە ئامینۆ ئۆسیدا ینی ئەو ماوەدانە هەمووی ینی هەتا سەپلیمنت وەکو ڤیتامینەتەکانیش ینی پێویستیان بە ئاو خواردنەکی زۆر هەیە هەتاوەکو کلێ ینی ئەزیەتی پێ نەگاتن ئەم ڕێنمایی وە ینی کە لە سەپلیمنتەکان یاریزان دوورکەیت ینی پشت زیاتر بە خۆراک بە خواردن بەستێتن بۆی بتوانیتن ئەگەر تەواویش نەبی ینی سەتا هەفتەیەکی پڕکات و ینی بە لە جاتی سەپلیمنتەکان لەوەی کە هەم کلیەکەی ئەزیەت نەخوا یان جەرجی ئەزیەت نەخواتن و سەحەت و تەندروستی ینی بە تەندروستی ببینێتەوە. زۆر باشە ئەی ئەگەر یاریزانێک لە مانگی ڕەمەزانەیە بەشداری لە پاڵەوانەتیە کرد ئەمان چی بکەن ئەمان هەندێک بگومەن گۆڕانکاری تۆزە چڕوپڕتر ئەبێ بەسەر شێوازی خواردنیان نابهێنە چی بکەن مامۆستا کارزان؟ واللهی چکە ئەمە ئێستا بتوڵاتەکان قەت لە مانگی ڕەمەزاندا بەڕێوە ناچی یعنی یاریزانەوە یان دەبی بە ڕۆژوو نەبی یان دەبی بتوڵەکەی نەکە یانی دەبی یەکە چەر بژێت چکە لە مانگی ڕەمەزان دا ناتوانانی بە هیچ شێوەیەک ینی زۆر ینی یاریزان جاروێ ئەمە چونە سەمەسرعی ینی بتوڵاتمان کردیە ینی جارۆ بووە ینی هەفتەی ئاخری جارۆ بووە ینی ڕۆژە بووە نیو بەرداغگرن نیو گڵاس ئاو بووە چارێکێک بووە کەمتر بووە دوای یەکسەرە قەپاغە ئاو بووە خواردیتی لە ڕۆژەکەی کامل کەواتە تو لە مانگی ڕەمەزان لە بیدایەتەوە ینی لە سی ڕۆژی ئەتو بۆ شێوازەی ینی ئەو ئاوە کەمەی بخۆی و دەبی سەپلیمنتیش بەکاربینی و ڕێژەی خواردنی شت چڕبیتن ینی کاربۆیدراتت کەمە و ڕێژەی پرۆتینت بەرزە و تەمرینەکی چڕ دەکەی و ینی دوێ هەموو کات لە بتوڵاتەکان لە مانگی ڕەمەزان داناکرێ ئەوانەی کەی خۆمان وەکوی خۆمان ئەوەی نێو دەوڵەتەکانیش ینی دەبی ئەو یاریزانە ینی 100% ینی ناوی بە ڕۆژی بیان دەبی ڕۆژەکەی نەگری یان دەبی بتوڵەکەی نەکات دەستەکانە خۆشبێت مامۆستا زۆر سپاس کامڕۆ بە شێوازێکی ڕاستە و خۆ یەکێک لە هەوڵەکانی شاری هەولێری خۆشەویستەوە لەگەڵمان نبووین سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی ئەو ڕێنمایانە هەمووی جێبەجێ بکەین کە بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەم لە وەرزش دوور نەکەینەوە هەم خواردنێکی باشمانە بێ و هەم توانین خەوێکی باشمانە بێت. دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆی لەگەڵمانە. زۆر سپاس مەمنون دەستخۆشیانەکەی زۆر سپاس لە هەمووی گرنگترەوەی بجوڵێن نەڵێن ڕەمەزانە وەرزش پەک بخەین نەوەست بەڕاستی نەوەستی. جا لە فەڵەستین سەرکۆ دانیشتوانی گەڕەکەکان بە شێوازێکی کەلتوری تایبەت بە خۆیان بەربانگەکەنەوە لە لای خۆمان بۆ نمونە ئەمە زۆر جوانە ئەیبینین بۆ نمونە لە شاری سلێمانی لە مزگەوتی گەورە بۆ کاتی بەربانگ خواردن بێ بەرامبەر دابە شەکرێت بەتابێت بەسەر ئەو کەسانەی کە لە ڕووی داراییەوە لانێ بارودۆخێکی زۆر خراپیان هەیە زۆر کەسیش بە خێرخوازی بێ بەرامبەر ئەچێت ئەو خواردنانە دروستەکە ئەمێ زۆر جوانە. من بانگەشەیەکم بینی هەر یەکێک لە پزیشکە بەڕێزەکان لەم ڕۆژانەیە ئەیکرد کە باسی ئەکرد ئەی و هەر کەسێک حەز ئەکا لە هەرچین و توێژەکە بێت لەوێ خواردن دەکا ئەیەوێت بیهێنێت دابەشی بکە بۆ نمونە هە بەشدار بێت لە دابینکردنی خواردنەکە بێت لە دروستکردنەکە یا بێت بەڵام گرنگەوەیە لەم مانگە ڕەمەزانەیە ئاگامان لە یەکتر بێت. یەخوا ئەو دەستانیان خۆش بەڕاستی هەستەکەی کە ئەوانە ئەبینی لە خۆت و دڵ و دەروون دەکرێت ئەڵێشتا مرۆڤایەتی ماوە ئەڵەی باشە ئەمانە لەسەر ئەو هەموو سەروەت و سامانەوە هاتوون ئاوا کارەکەن ئەی من بۆ نەتوانم یارمەتی مناڵێک بم یان گەک یارمەتی نە هەر بە خوشک و برای خۆمی بزانم چکە ئێستا بڕۆ بەدەر لە مزگەوتی گەورە لە کۆڵانەکانی سابوونکەران و ماڵکەنی خۆزگە بزا شوێنەکەی بزانەوە بیرمە کردەوە کە تۆ قسە دەکرد سابوونکەران بخۆم بە تەمەنەی خانووکەیم داناوە
هەموو ڕۆژێک بڕی چەنە برنج بۆ 200 نەفەر بڕی چەنە شلە بڕی چەنە مریشک و گۆژ لێ ئەنێ ئیتر جۆ نایەتی ئەوەی کە چێ و هاتووە خواردنەکە گرنگەوەی ئەوە هاتوو برسێتی خواردن بەبێت جیاوازی دابەشەکە یا ڕەبی خوا خێرە بنووسێ ئەم ڕۆحێتە هەل لێستەوە نەبووە هەل لە کۆن و لە باو باپیرانمانەوە لە هەموو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانە بوونی هەبوو ئەگەر هەر نەشبوو بێ ماڵە دراوسێکە و توێتی بەخوا ئەم ئێوارەی خواردنێکم لێنەوە بەخوا ئەو ماڵی ئەو دیبۆن چۆ بەسەریان ناچێتە سەردەمەتا ئەوان تامینەکەن یعنی ئەم ڕۆحێتە زۆر خۆشە بۆ لەبەرەوەی هەستەکەی هەمووی بە خێزانێکە دیواری لە بینە ئەو قەیناکە بەڵام هەر هەمووی ماڵێکەوە رەمی خێزانێکە و یەخوا هەمیشە ئاوا کۆمەڵایەتیەکەمان پتەوی هەبێ و هەرمەتی یەکتر بین.